لەگەڵ نزیکبوونەوەی وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردنە دواخراوەکەی پەرلەمانی کوردستان، کاندیدان و هێز و لایەنە سیاسیەکانیش ئامادەکاری دەکەن بۆ دەستکردن بە بانگەشەی هەڵبژاردن. هەڵمەتی هەڵبژاردنیش دەبێت خستنە ڕووی ڕاستیەکان بێت، نەک شکاندن و سوکایەتیکردن بێت. خۆی کاندید کە خۆی کاندید کردووە یان حزبەکەی کاندیدی کردووە یان سەربەخۆیە، هەر جۆرێکە لە جۆرەکان دەبێت بە شێوازێک ینی پرۆپاگەندەی هەڵبژاردن بکە لەسەر حیسابی ناشرینکردنی خەڵکێک نەبێ، حقایق بڵێ، هەرچی ڕاستە بڵێ، درێغی مەکە لەوتنی حقیقەتەکاندا، بەڵام ینی شتی ناڕاست نا. شتی ناڕاستوتن هەم لە ڕووی دینیەوە، هەم لە ڕووی قانونیەوە، هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڕاستی عیبە، بەڵام شتی واقعی بڵێ، شتێک بڵێ حقیقەت بێ، ڕاست بێ، بڕۆ ناو چاوی شێر مەترسە، قسە بکە. چکە تۆ کاندیدی بۆ کاندیدنی کە تەنها ئەو دوو ڕۆژەی کۆتایی پێدێ، دەبێت تۆ ببێ بە ئەندامی پەرلەمان، کە بە ئەندامی پەرلەمان دەبێت دیفاع لە مافی خەڵک بکەیت، دەبێت ڕاستی بڵێ، دەبێت حقیقەت بڵێ، دەبێت ئەنی وەکو چۆن دەڵێ خۆت فیداکەی لە پێناوی خەڵک کە بانگەشەی هەڵبژاردن بۆ هەموو لایەک ئەو کتێبە. لەگەڵ نزیکبوونەوەی بانگەشەی هەڵبژاردن، ناساندن بۆ کتێبی میدیا و کاندید لە بانگەشەی هەڵبژاردندا کرا کە لەلایەن سەنتەری توێژینەوەی پەرلەمانی کوردستانەوە بڵاو کراوەتەوە. پرۆسەی هەڵبژاردن و کاندیدبوون بە چەند قۆناغدا تێدەپەڕی؟ ئایا شارەزان لەو گوارانەدا؟ ئایا تیمی تایبەتیان هەیە؟ قۆناغەکانی بانگەشە چییە؟ چۆن سەرکەوتوو دەبی؟ بابەتیانەت بوون لە هەڵبژاردن و بانگەشەدا چییە؟ بانگەشەیە کە نەبێتە بڵاوکردنەوەی زمانی زبر و لێکترازان و شکاندنی هێزچی یەکتری، ئەمانە چۆن بەڕێوە دەچی؟ من هەوڵم داوە ئەمڕۆ شەمبیریە لەڕێی ئەو کتێبە بگەینمە هێز و لایەنە سیاسەکانی کوردستان کە بەداخەوە خۆتان دەزانن هێشتا ئێمە نەگەیشتوونەتە بانگەشە، بەڵام هەست دەکەی تاو تەوژمی هەڵکوڵان و کەف و کوڵی بانگەشە هەموو لایەکی بێزار کردووە. بە نوێنەرایەتی کۆمەڵی دادگەری بەشدار بوون لە خوێندنەوەی گەل بۆ کتێبی میدیا و کاندید لە بانگەشەی هەڵبژاردندا لە نووسینی دکتۆر تارق جەوهەر سارمەمی. دیارە ئەم کتێبە بە شێوەیەکی ئەکادیمی باز لە چۆنیەتی بەڕێوەبردنی بانگەشەیەکی سەرکەوت و پلانەکانی بەڕێوەبردنی کەمپینی هەڵبژاردن و تەواوی ڕێکارەکانی لێدوانی هەڵبژاردننی کاندیدان و ئەو پێویستیانە دەکا کە کاندید پێویستیەتی لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا، بەڵام ئەوەی گرنگە چۆنیەتی بەڕێوەبردننی کەمپینێکی سەرکەوتوو یان بەڕێوەبردننی بانگەشەیەکی سەرکەوتوو لە ماوەی دیاریکراوی ئەو سی ڕۆژەی حیزب و کەسایەتی و لانەکان کە بەشدار دەبن لە بانگەشەی هەڵبژاردندا لە بۆ بەدەستهێنانی کورسەکانی پەرلەمان، گرنگە بانگەشەیەکی سەرکەوتوو بکەن. لە کتێبەکەدا باز لە قۆناغەکانی بانگەشە و استراتیژیەتی هەڵبژاردن و پلان و بەرنامەی بانگەشەی هەڵبژاردن و چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ میدیا باس کراوە لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.